هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 45. وەڵامی ڕاستەوخۆ پرسیاری ژمارە 13 چەند هاوڕێیەک 5 کولێرەی پیتزایان کڕی 7 لە 8 کولێرەی پیاز 3 لەسەر 4 پەنیر 4 لە 5 سەوزە 2 لە 3 گۆشت و 1 لە 2 کولێرەی مریشکەکەیان خوارد. ئایا کەرتی ماوە لە هەر کولێرەیەکی پیتزا چەندە؟ کەرتی ماوە زۆر ئاسانە ببینمەوە. ئەگەرە من کەرتەکەم هەبوو ئەوەی ڕۆیشت 7 لە 8 بوو، دیارە ئەوەی مایتەوە 1 لە 8، چونکە هەموو شتێکی تەواو ژمارەی تەواو دەتوانم وەکو ڕێژە بینووسم، بۆ وێنە دەتوانم بنووسم وەکو 8 لە 8. ئەگەر 7 لە 8 خورا 7 لە 8 لە یەکەم دەکەمەوە دەمینێتەوە 8 7 لێ بڕوا 1، چونکە ژێرەی کەرتەکان هیچ کات لێک دەرناکرێت کۆ ناکرێتەوە. یان یەکسەر تەمەشای کەرتەکەی دەکەم، ئەو ژێرەی دەینم سەرەی کەرتەکەی لێ دەردەکەم 8 7 لێ بڕوا دەکا 1، واتە 1 لە 8 مایەوە. کاتە 2-3 ڕێ هەیە لۆ بیرکردنەوە. لە کولێرەی پیاز 1 لە 8 ماوە. لە کولێرەی پەنیر چەند ماوە 4 3 لێ بڕوا 1 لە 3 ماوە. یان دەنووسم 4 لە 4 بوو هەمووی 3 لە 4 لێ خورا، واتە کەمکردنەوەیە ماوە 1 لە 4، 1 بەش لە 4 بەش. پەنیرەکە ماوە. سەوزە 4 لە 5 خورا، واتە بەخۆی هەمووی 5 لە 5 بوو. 4 لە 5 ڕۆیشت 1 لە 5 مایەوە، 1 بەش لە 5 بەش. کولێرەی گۆشت 2 لە 3 خورا، واتە بەخۆی هەمووی 3 لە 3 بوو. کولێرێکی تەواو 3 لە 3ە، 2 لە 3 تەواو بوو 1 لە 3 مایتەوە. دووهەمین کولێرە کولێرەی مریشک 1 لە 2 خورا، واتە بەخۆی 2 لە 2 بوو 1 لە 2 ڕۆیشت نیوەی ڕۆیی نیوەی مایەوە 1 لە 2 مایەوە. تەواو. پرسیاری 14 پرسیارێکی زۆر گرنگە. ئەو توانە چییە کە ئەم هاوکێشەیە ساغ دەکاتەوە؟ واتە 3 توان چبی؟ لێرە ئەوها دەمانتوانی بنووسین پیتی یان هەر پیتە چیریکە هەتا بوو وایە هاوکێشە. لێرەش هەر هاوکێشەیە بێگومان، بەڵام ئایا 3 توان چەند بی هەتا بکاتە ئەو ژمارەی لای دەستی چەپ؟ ئاسانترین ڕێ ئەوەیە من بنچینەکان ڕێک بێخم، واتە لێرە لە لای ڕاست بنچینە 3ە، ئەو 27ش دەتوانم بکەمە 3 کو دەیکەمە 3 لای چەپ. 27 یەکسانە بە 3 توان 3، چونکە 3 جاران 3 9 جاران 3 27. ئێستا ئەو 27ی لا دەبەم لە جیاتی دەنووسم 3 توان 3. تەنیا ئیش لەسەر لای چەپ دەکەم جارێ، کات ئەوها دەنووسم چونکە 27 توان 2 یەکسانە بە 27ەکەم کردە 3 توان 3، بەڵام بەخۆشی توان 2، واتە ئەوها لە ناو کەوانەی توانی 2 لا کاتی کردنەوەی کەوانەکە توانەکان لێک دەدرێن، واتە یەکسان دەبی بە 3 توان 2 جاران 3 6. واتە چ بنووسم 3 توان 6، چ بنووسم 27
تواندوو هەمان شتە. ئێستا کە زانیم لە جیاتی 27 تواندوو دەنووسم 3 توان 6 ئەو جا ئێستا دەنووسم هاوکێشەکەی هەمووی دەنووسمەوە 3 توان نازانم یەکسانە بە لای چەپ 3 توان 6 چونکە بنچینەکان وەکو یەکن دەنا ئەو لێرە ئەو ژمارەیە نازانم یەکسانە بە 6 کەواتە ئەو ژمارەیە کە لێرە هێمای پرسیارە یەکسانە بە 6 وەڵامەکە دەبی 3 توان 6 بی هەتا هاوکێشەکە ڕاست بی. لێرە لە جیاتی ئەو هێمای دەیان توانی بنووسن 3 توان پیتی 3 یان توان پیتی بۆیەنە یان هەر پیتە چیت کەبی بەڵام لێرە هێمای پرسیاریان دانایە کە ئەویش هەر ڕاستە کاتە وەڵامەکەت هێمای پرسیار یەکسانە بە ژمارە 6. پرسیاری 15 ئەو پرسیارەی لەلایەش کەشی کار دەکەم. پرسیاری 15 ئەو بڕا بەهایەکەی ببینمەوە ئەگەر هاتوو پیتی س یەکسان بوو بە 1/5 کاتە ئەمن بڕەکەی وەکو خۆی دەنووسمەوە لە جیاتی پیتی س دەنووسم 1/5 یان 1/5 4 لە 5ەکە وەکو خۆی ئەو هێمایە هێمای ئابسولوت وەکو خۆی تەنیا پیتەکەم لا برد کردی 1/5 دانا. لۆ ئەوەی بتوانم ئەو دوو کەرتەی لێ دەرکردن ئەنجام بدەم پێویستە ژێرەی کەرتەکان وەکو یەک بی. ئێستا وەکو یەک نییە ژێرەکەیان وەکو یەک لێ دەکەم هەردووچیان دەکەمە ژمارە 10 هەتا کەرتی یەکەم ببیتە ژمارە 10 سەرە و ژێرەی کەرتەکەی لێک دەدەم لەگەڵ 5 کەرتەکە دەبیتە 5/10 کەرتەکەی دی لێک دەدەم لەگەڵ ژمارە 2 هەتا ببیتە 10 سەرە و ژێرە دەبیتە 2/10. ئێستا زۆر ئاسانە لێ دەرکردن 5 کەم 2 یەکسانە بە 3 لێرە دەنووسم 3/10 ژمارەکەی دی لە لای دەستی ڕاست وەکو خۆی دێتە خوارێ هێمایەکە وەکو خۆی دێتە خوارێ دیسان لێرە وەکو خۆی دێتە خوارێ ئەو جارەی ئەو کەرتەی لەژێر هێمایەکەی دینمە دەرێ ئەو هێمایە کە هەر دەکاتە کەرتەکە خۆی بەبێ هێما دەینووسمەوە. ئێستا ئەو 4 لە 5ەش چم لێ کرد ژێرەکەم کردە ژمارە 10 لۆ چونکە لێرە ژێرەکەی ژمارە دەیە هەتا 4/5 ببیتە 10 سەرە و ژێرە لێک دەدەم لەگەڵ 2 ژمارەکە کەرتەکە بووە 8/10 هەمان بەهای هەیە وەکو 4 لە 5 بەڵام ئیشەکەی من زۆر ئاسان دەکا. ئێستا زۆر ئاسانە یەکسانە بە یەک ژێرەی دەنووسم 8 سێی لێکەم بیتەوە یەکسانە بە 5. ئێستا کەرتەکە بووە 5/10 بەڵام کەرتەچی سادە نییە سادەی دەکەم سەرە و ژێرەی دابەشی 5 دەکەم کەرتەکە بووە 1/2 هەمووی کردیە نیو. پرسیاری 16 کێڵگەیەکی چوارگۆشە ڕووبەرەکەی بریتیە لە 169 مەتر دووجا. ئایا درێژیەک لای چەندە؟ زۆر ئاسانە و جۆرە پرسیارانە چونکە ڕووبەری چوارگۆشە هەمیشە دەکاتە لا جاران هەمان لا چونکە هەر چار لایەکان وەکو یەکە هەتا یەک لای بزانم هەمیشە دەینم ڕووبەرەکەی لە ژێر ڕەگی دووجا دادەنێم.
169 ئایا چ ژمارەك جارانی خۆی دەکا 169 بە بژمێر ئەگەر نەزانم یەکسانە بە 13 وا لە تەنشی دەنووسم مەتر کاتە وەڵامەکە 13 مەتر درێژی لایەکی ئەو کێڵگە چوار گۆشەیە. پرسیاری ژمارە 17 شارە بە بایسکلەکەی چەند ماوەی بڕی 5 کیلۆمەتر و 3 چارەگی کیلۆمەتر چوو بۆ ماڵی دەستە خوشکەکەی ئەوجە پاشان 2 کیلۆمەتر و نیوی دیکەشی بڕی هەتا گەیشتە کتێبخانە. ئایا ئەو دووریە چەندە؟ هەمووی واتە هەمووی چەندە کە شارە بڕیویەتی واتە ئەو دوو ژمارەی ئەو دوو کەرتەی کۆ بکەوە. کۆکردنەوەی ژمارەی کەرتدار واتە ئەگەر ژمارەی تەواو هەبوو کەرتێکیشی لە تەنشت بوو وەکو ئێرە دووسێ ڕێ هەیە لۆ کۆکردنەوەی ئەو جۆرە کەرتانە. یەک لەوانە ئەوەیە کە ئەمن ژمارە تەواوەکان کە لێرە 5 لێرەش 2 کۆ بکەمەوە پێش هەموو شتێک کاتە ئەو هادەنووسم 5 3 لە 4 وەکو خۆی کۆی دەکەمەوە لەگەڵ 2.5 ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە 5 و 2 ژمارەی تەواون کۆیان دەکەمەوە هەردووچیان کردیە 7. دێمە لای کەرتەکان 3 لە 4 و 1 لە 2 لەگەڵ 1 کۆ دەکەمەوە بەڵام چونکە ژێرەکەیان یەک نییە دەبی ژێرەکەیان ڕێک بێخم ژێرەی ئەو کەرتەش دەکەمە 4 سەرە و ژێرەی کەرتەکەی لێک دەدەم لەگەڵ 2 ئەوها سەرە و ژێرە لێکمدا لەگەڵ 2 کەرتەکە کەرتی یەکەم 3 لە 4 هەروەکو خۆی دەنووسمەوە دەستکاری ناکەم کەرتەکەی دی بووە 2 دابەش 4 ئەوجە ئێستا کۆیان دەکەمەوە 3 کۆ 2 یەکسانە بە 5 دابەش 4 چونکە سەرەی ئەو کەرتەی گەورەترە لە ژێرەی واتە یەکی تەواو هەیە چونکە 5 دابەش 4 دەکا یەکی تەواو و 1 لە 4 مایەوە ئەو یەکە تەواوەی کە بەدەستم هات کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 7 تەواوەی 1 و 7 یەکسانە بە ئەوها یەکی کۆ دەکەمەوە لەگەڵ 7 یەکسانە بە 8 تەواو ئەوجە ئەو 1 لەسەر 4 لە تەنشتی دەنووسرێ ئەوجە لە تەنشتی دەنووسرێ کیلۆمەتر کەواتە 8 کیلۆمەتر و چارێکی کیلۆمەتری بڕیە شارە بە بایسکلەکەی. ڕێیەکی دیکەش هەیە ئەویش ئەوەیە کە ئەمن ئەو ژمارە کەرتدارەی بکەمە کەرتەکی ئاسای کو ئەوها 4 جاران 5 20 لەگەڵ 3 23 دابەش 4 کۆ 2 جاران 2 4 لەگەڵ 1 5 دابەش 2 ئەوجە پاشان ئەو کەرتەش ژێرەکەی بکەمە 4 لێکی دەم لەگەڵ 2 کەرتی لای ڕاست وەکو خۆی دەنووسمەوە کەرتی لای چەپ بووە 10 دابەش 4 ئێستا کەرتەکان کۆ دەکەمەوە یەک ژێرەی دەنووسم 23 کۆ 10 یەکسانە بە 33 ئێستا 33 دابەشی 4 دەکەم 33 دابەش 4 یەکسانە بە 8 چونکە 8 جاران 4 دەکا 32 دەمینێتەوە 1 لە 4 سێر ژمارە 18 دوو بازنەم هەیە ئەو بازنەی دەرەوە سۆرەکە کە تیرەکەی 11 سانتیم و 7 لە 8 سانتیمە ئەو تیرەیە
بازنەشکەم هەیە لە ناوەوە گچکەترە ئەو بازنەشینە ئەو تیرەکەی چەندە 1.5 شینەکە تیرەکە 1.5. ئێستا لە من داوا دەکرێت کە ئایا ئەو مەودایە چەندە لە مابەینی ئەو بازنەشینە و ئەو بازنە سۆرە، واتە لێرە هەتا ئێرە چەندە، لێرە هەتا ئێرە. زۆر ئاسانە. تیرەی بازنە گەورەکەی تیرەی بازنە گچکەکەی لێ دەردەکەم، واتە 11 7 لە 8 کەم 1.5. ژێرەی کەرتەکان ڕێک دێخم، واتە ئەو کەرتەی دەینم ژێرەکەی دەکەمە 8 لێ چی دەدەم لەگەڵ 4. ئەوها کەرتی یەکەم وەکو خۆی دەنووسمەوە چونکە دەستکاریم نەکردیە. کەرتی دووەم بووە 1 تەواو 4 بەش لە 8 بەش. ئێستا لێدەرکردنی ئەو دوو کەرتە کووە؟ ژمارە تەواوەکان 11 1 تەواوی لێ بڕوە، ئەوە 11 ئەوەش 1 یەکسانە بە 10 تەواو. لێرە دەنووسرێ. دێمە لای کەرتەکەی، سەرەی کەرتەکان لێ دەردەکرێت، ژێرە هیچ وەکو خۆی دەمینێتەوە. ژێرەکە 8، سەرەی کەرتەکەش 7 4 لێ بڕوا یەکسانە بە 3. ئەوجە لە تەنیشتی دەنووسم سەنتیمەتر. ئەوە لە چێن دەرێ هەتا چێن دەرێ، ئەوە لێرە هەتا ئێرە و لێرە هەتا ئێرە. بەدەستم هات، بەڵام ئەوە وەڵامەکە نییە. وەڵامەکە تەنیا لێرە هەتا ئێرەیان دەوێ، کەواتە ئەو ژمارەی دەینم دابەشی 2 دەکەم. ژمارەکەی دەینم دابەشی 2 دەکەم. کو دابەشی 2 بکەم ئەو ژمارەی دەیەکە کو دابەشی 2 دەکرێت، ئەو هاتدا بە تەنیا دابەش 2 یەکسانە بە 5. کەرتەکەمایە 3 دابەش 8 دیسان دابەش 2. ئەوجا دەکات چەند؟ لە کاتی دابەش ئەگەر کەرت هەبوو، کەرتی یەکەم وەکو خۆی دەنووسرێتەوە، دابەشەکە دەگۆڕدرێ دەبیتە لێکدان. ئەو کەرتەی ئێرە سەراوژێر دەکرێ، دەبیتە 1 لە 2. پاشان سەرەی کەرتەکان لێک دەدەم، 3 جاران 1 هەر 3، 8 جاران 2 16. کاتە ژمارەکە بووە 5 تەواو و 3 لە 16. ئەوە وەڵامەکەیە 5 و 3 بەش لە 16 بەش. ئەوە چێن دەرە؟ ئەوە لێرە هەتا ئێرە. ئەو مەودایە، ئەو مەودایە کەسکە. پرسیاری ژمارە 19. بەهای ئەو بڕێ ببینەوە. ئەگەر تەماشای ئێرەکەم لە ناو هێمای ئەبسولوت کەم 3 کەم 8. کەم 3 کەم 8 یەکسانە بە کەم 11، کەواتە ئەوها دەینووسم نێگەتیڤ 11. کۆی دەکەمەوە چونکە لێرە کۆیە، ئەوی دیکە بووە 3 کەم 8 واتە نێگەتیڤ 5. لە کاتی هەبوونی 2 کەم ئەوها ژمارەکان کۆ دەکرێنەوە، هێمایەکەش هەر کەمە، دەبیتە کەم 11. لە کاتی هەبوونی 1 دانە ئەوها ژمارەکان لێک دەردەکرێن و هێمایەکە هێمای ژمارە گەورەکەی دادەندرێت، چونکە لێرە ئەو کەمە دەگەڕێتەوە لۆ هەشتەکەی، چونکە ئەو 3 هێمایەکەی کۆیە بەڵام نەنووسرایە. لەبەر هەندێ ئەنجامەکەی دەبیتە نێگەتیڤ 5. ئێستا ئەگەر بمەوێ نێگەتیڤ 11 لەژێر هێمای ئەبسولوت بینمە دەرێ، دەبی ئەمن بنووسم پۆزیتیڤ 11 واتە کۆ 11، کەواتە هەر دەنووسم 11. ئەوجە کۆ
ئێرەش لەژێر هێمای نێگەتیڤ بینمە دەرێ یەکسانە بە 5 کەواتە دەبیتە 5 ئەو جە 11 کۆ دەکەمەوە لەگەڵ 5 یەکسانە بە 16 هەمووی کردیە 16. پرسیاری 20 قوتابخانەیەک ژمارەی قوتابیانی بریتیە لە 600 کەس لەو 600دا 15یان خەڵاتیان وەرگرت. بە سادەترین شێوە ئەو کەرتە بنووسە کە ژمارەی ئەوانە بنوێنێ کە خەڵاتیان وەرگرتیە واتە 15 لە 600 15 کەس لە کۆی 600 کەس کەرتەکەی بە سادەترین شێوە دەبی بنووسم واتە کورتکردنەوە هەیە کورتکردنەوەی ئەنجام بدەم چونکە هەردوو ژمارەکان دابەشی 5 دەکرێن کاتە دەست پێ دەکەم دابەشی 5 دەکەم سەرە و ژێرە 15 دابەش 5 یەکسانە بە 3 6 دابەش 5 1 ماوە 1 10 دابەش 5 2 0 دابەش 5 هەر 0. ئێستا 3 لە 120 دیسان کورتکردنەوە هەیە ئەوها 3 دابەش 120 دابەشی 3 دەکەم سەرە و ژێرە دابەش 3 دابەش 3 سەرەی کەرتەکەی 3 دابەش 3 1 ژێرەی کەرتەکەی 12 دابەش 3 4 0 دابەش 3 هەر 0 کاتە ژمارەکە کەرتەکە بووە 1 لە 40 واتە هەر 40 کەس 1 کەس خەڵاتی وەرگرتیە بەڵام چونکە 40 نەبوون 600 کەس بوون کردیە 15 کەس خەڵاتیان وەرگرتیە بەڵام ڕێژەی 1 لە 40 هەمان شتەوەکو 15 دابەش 600. پرسیاری 21 لە گەنجینەی سەرداردا تورەگەیەک نیسک هەیە بارستاییەکەی 65 و 1/4 کیلۆگرامە. سەردار دەیەوێ بیخاتە ناو چەند کیسەیەکی بچووک چونکە 65 کیلۆ زۆرە. ئەو کیسانە هەر یەکەیان 2.5 کیلۆ دەگرێت. ئایا چەند کیسەی دەبێت یان چەند کیسەی پێویستە؟ شرۆڤە بکات چۆن وەڵامەکەت دەستکەوت. ئەو پرسیارە زۆر ئاسان نییە بە بیرکاری بەڵام ئەگەر بە خەمڵاندن نا بەڵام بە هزری ئاسانترە شیکاری ئەو پرسیارە. لێرە چەند کیسەیەک هەیە هەر کیسە لەو کیسانە 2.5 کیلۆ دەگری ئەوها 2.5 کیلۆ واتە بە 2 کیسە 5 کیلۆگرامی دەگرن هەردوو کیسە 5 کیلۆگرام. ئەمن ئاسانترین شت ئەوەیە جارێ 65ەکەی بینم لەو چارێگەی گەڕێم تەنیا 65ەکەی بینم ئەوها 65 دابەشی 5 بکەم لەبەر چ 5 چونکە ئاسانە دابەشی 2.5 ئاسان نییە دابەشی 5 زۆر ئاسانە. گریمان ئەو کیسانە 5 کیلۆگرامی دەگرن ئەگەر گریمان 5 کیلۆگرام بە 2 کیسەی بەخۆی 5 بەڵام گریمان 5 کیلۆ یەکی 5 کیلۆ ئەگەر یەکی 5 کیلۆی بگرن 665 کیلۆ دابەشی 5 کەم 6 دابەش 5 1 15 دابەش 5 3 ئەو کات 13 کیسەی بەس بوو بێجگە لەو چارێگەی جارێ باسی ناکەین بەڵام چونکە کیسەکان 5 کیلۆی ناگرن بەڵکو 2.5 کیلۆ دەگرن کەواتە ئەو 13ی لێک دەدەم لەگەڵ 2 چونکە بە 2 کیسە 5 دەگرن لێک دەدەم لەگەڵ 2 پێویستی بە 13 جاران 2 یەکسانە بە 26 یەکسانە بە 26 کیسەی پێویستە. بەڵام ئەدی لێرە
یەک لە چارێکیشی مایتەوە، کەواتە یەک لە چارێک مایتەوە ناچارە کیسەکی دیکەشی پێویست بی کۆی دەکەمەوە لەگەڵ کیسەکی دیکە، یەکسان دەبی بە 27 کیسە. کەواتە 27 دانەی پێویستە لۆ ئەو 65 کیلۆگرامە نیسکەی کە سەردار هەیەتی لە گەنجینەکەی. بۆ شێوەی دەتوانم ئەگەر نا 65 و یەک لە سەرچاری دابەش دەکەم بەسەر 2.5 ئەوها 65 یەک لە چار واتە 25 لە سەدی دابەشی دەکەم بەسەر 2.5 ئەوها لێرە 65 25 دابەش 2.5. هیچ کات لە کاتی دابەش نابی ئەمن فاریزەم هەبی، چونکە زەحمەتە دابەشکردن. هەتا ئەو فاریزە نەمینێ بێتە ئێرە، سەرە و ژێرەی کەرتەکەی لێک دەدەم لەگەڵ 10. کە لێکی دەم لەگەڵ 10 وەکو ئەوەی وایە ئەو فاریزە بە یەک خانە بچیتە لای دەستی ڕاست. ژمارەکەی سەرەوە دەبیتە 6 5 2 فاریزە 5، ژمارەی خوارێ دەبیتە 25 چونکە فاریزەکە دێتە ئێرە. 25 فاریزە 0 پێی ناوێ بنووسم. ئێستا زۆر ئاسانە ئەو ژمارانە دابەش دەکەم، سەرەی دابەشی ژێرەی دەکەم. کاتە ئەوها دەنووسم 6 5 2 فاریزە 5 دابەش 25. 65 دابەش 25 چەندەکە؟ دەکاتە 2. کاتە دەنووسم 2 جاران 5 10، 2 جاران 2 چاریەکیش 5. 65 پەنجای لێکەم بیتەوە یەکسانە بە 15. ئەو دوای ئێرە دێتە خوارێ، ئەو دووە 152 دابەش 25 یەکسانە بە 6. 6 جاران 5 30، 6 جاران 2 12 لەگەڵ ئەو سێش 15. 152 150 لێکەم بیتەوە دەمینێتەوە 2. ئەو جێستا ئەو فاریزە گەیشتمە ئێرە لێرە دایدەنێم، ئەو پێنجەی ئێرە دێتە خوارێ، 25 دابەش 25 یەکسانە بە 1. 1 جاران 25 هەر 25 هیچ نەماوە. لێرە چونکە 26 فاریزە 1 کیسە نییە، کیسە دەبی ژمارەی تەواوبی، هەرچەندە لێرە ژمارەکە زۆر زۆر گچکەیە، بەڵام ناچارم بڵێم نزیکە بە 27 دانە کیسە، چونکە هەرچەند لێرە بمینێتەوە دەبی کیسەیەکی دیکەی هەر هەبی سەردار. بۆ جۆرەی دەتوانم وەڵامەکەی بنووسم، لە تەنیشتی بنووسم کیسە، بەڵام بە ڕێگەی یەکەم ئاسانترە شیکاری ئەو جۆرە پرسیارە. پرسیاری 22. هەندێک کشتیار دانەوێڵە دەکەنە تورەگەی گەورە کە بارستایی هەر یەکەیان 210 کیلۆگرامە. پرسیاری یەکەم: ئایا بارستایی 10,000 کیلۆگرام تورەگە لەم دانەوێڵەیە چەندە؟ لێرە تۆزک هەڵە نووسرایە، نەدەبووە نووسرا بە کیلۆگرام، ئەمن تەمەشای کتێبە عەرەبیەکەم کرد کە لێرە تەمەشاکەین تەنیا نووسرایە 10,000 کیس یان تورەگە، نەنووسرایە کیلۆگرام، چونکە ئەگەر بنووسرێت کیلۆگرام هەڵەیە. کەواتە لێرە ئەو کیلۆگرامەی ڕەشکەنەوە، تەنیا بنووسن بارستایی 10,000 تورەگە دەکاتە چەند، چونکە هەر یەک تورەگە 210 کیلۆیە. ئەدی 10,000 تورەگە چەندە؟ بێگومان لێکدانە. 210 دەبی لێکی بدەم لەگەڵ 10,000. زۆر زۆریش ئاسانە لێکدان، ئەوها 210
جاران 10,000 سفرەکان هەمووی دەنووسمەوە لێرە 4 دانە لێرە 1 دانە واتە 5 دانە 1 2 3 4 5 ئەو 21 دەنووسرێتەوە لێرە 21 چونکە 21 جاران 1 هەر دەکا 21 کاتە کردیە ئەوەندە کیلۆگرام ئەوە کو دەخینمەوە دابڕانەکان دروست دەکەم ئەوە دابڕینی یەکەم دابڕینی یەکەکان ئەوەش دابڕینی هەزاران ئەوەش دابڕینی ملیۆنان کاتە کردیا 2,100,000 2,100,000 کیلۆگرام ئەو جدەینە لای پرسیارە ئێرە ئەو دوو ژمارەیە 210 و 10,000 بە شێوەی زانستی بنووسە پێش هەموو شتێک 210ەکە کو بە شێوەی زانستی دەنووسرێ فاریزەی لێرە دادەنێم واتە دەبیتە 2 فاریزە 1 یان دا هیچ کێشە نییە و توان دا توان دوو لۆ توان دوو چونکە فاریزەم لێرە دانە ئەو دوو خانەیەم بەجێهێشت چەند خانەی بەجێدێری دەبی ئەوەندە توانەکەی دانەی لێرە ژمارەکەی دی 10,000 کو دەنووسرێ وەکو توان یەکسانە بە 10 توان تەنیا سفرەکان دەژمێرم 4 دانەیە کەواتە یەکسانە بە 10 توان 4 ئەوجە پرسیارەکەی دی چۆنیەتی بەکارهێنانی سیفەتی هێزەکان بۆ نووسینی ئێرە ئیدی ئەوە وەکو گوتم سفرەکان دەژمێرم توانەکەی دادەنێم بە گوێرەی چەند سفرم هەیە ئەگەر 4 دانە سفرم هەبوو توان 4 دەکەم ئەگەر 5 توان 5 و هەتا دوایی پرسیاری 23 پرسیارەکی هەتا ڕادێک دوور و درێژ و ڕەنگە ئاسانیش نەبی محەممەد ئۆتۆمبیلەکەی لە سلێمانیەوە بەرەو دۆک بە دووری 324 کیلۆمەتر لێ خوڕی پاش ئەوەی 1/6 دووریەکەی بڕی لە چایەخانەیەک وەستا بۆ خواردنەوەی ساردەمەنی پاش ئەوەی لە چایەخانەکەی وەستا لە گەشتەکەی بەردەوام بوو 2/3 ئەو دووریەی کەمایتەوە ئەویشی بڕی ئەوجا سوتەمەنیەکەی تەواو دەبی سوتەمەنیەکەی لە چێن دەرتەواو دەبی لە نزیک سەیرانگایەکی گەشتیاری یەکێک لە شوفێرەکان یارمەتی دەدا و هەڵی گرت و 10 کیلۆمەتر بە ئاراستەی دهۆک گەیاندیە وێستگەیەکی سوتەمەنی دەفرێکی لەکن بوو دەفرەکەی پڕ کرد لە سوتەمەنی گەڕایەوە لای ئۆتۆمبیلەکەی ئەوجە سەر لە نوێ دەستی کردەوە بە لێخوڕینی ئۆتۆمبیلەکەی دیسان ئۆتۆمبیلەکەی لێخوڕی پاشان چی کرد بۆ خواردنی نانی نیوەڕۆ لە چێشتخانەیەک وەستا کە چەند لە دهۆک دوور بوو 1/4 دووری نێوان دهۆک و وێستگەکە پرسیاری یەکەم ئایا دووری نێوان سلێمانی و چایەخانەکە چەندە لەو نەخشەیە سلێمانی و دهۆک نازانم بە کام ڕێیدا چووە بەڵام هەروالۆ ئاسانکاری ئەو ڕێم هەڵبژاردیە کە پێدا دەڕوا 324 کیلۆمەترە کە 1/6 ڕێیەکەی دەبڕی ئەگەر ڕێیەکەی هەموو بکەمە 6 بەش گەر تەمەشاکەن 1/6 بزانم دەکات چەند کیلۆمەتر 1/6 لێک دەدەم لەگەڵ 324 لە کاتی لێکدان وەکو ئەوەی وایە 324 دا بە 6 32 دا بە 6 5
چونکە 5 دەمێنێتەوە 2 24 داوە 6 یەکسانە بە 4 کەواتە پاشی لێخوڕێنی تەنیا 54 کیلۆمەتر گەیشتە چایەخانەکە. ئەگەر بەو ڕێی داچووبی کە گەیشتە چەمچەماڵ یان پێش چەمچەماڵ لە چایەخانەک دێتە خوارێ لێرە چایخانە و ئەو چایخانەیە 54 کیلۆمەتر لە سلێمانی دوورە. وەڵامەکە ئەوهایە. پرسیاری ب دووری نێوان سەیرانگەکە و دهۆک چەندە؟ لۆ ئەوەی بزانم ئەو ماوەیە چەندە لە چایخانەکەی هەتا دهۆک دەینم 324 54 لە یەکەم دەکەمەوە یەکسان دەبی بە 207. 2 لەسەر 3 207 دەبڕی 2 لەسەر 3 لێکی دەم لەگەڵ 207 لە کاتی لێکدانی 2 لەسەر 3 لەگەڵ 207 کورتکردنەوە هەیە لەسەر 3 1 لەسەر 3 9 پاشان 2 جاران 90 یەکسانە بە 180 کیلۆمەتر واتە لە چایخانەکەی 180 کیلۆمەتری دەبڕی ئەو جا سوتەمەنیەکەی تەواو دەبی دەگاتە سەیرانگە. گریمان سەیرانگەکە لێرەیە ئەوە سەیرانگەیە. لە چایخانەکەی هەتا سەیرانگەکە کردیا 180 کیلۆمەتر. پرسیارەکە ئەوە بوو ئایا ئەو سەیرانگەیە چەند لە دهۆک دوورە؟ هەتا ئێستا بزانم محەممەد چەند لە سلێمانیەوە چەند کیلۆمەتری بڕیە هەتا گەیشتێتە سەیرانگەکەی. یەکەم جار 54 بڕی دوایە 180 بڕی ئەگەر کۆیان کەمەوە 54 و 180 ئەوها 234 کیلۆمەتری بڕیە. ئێستا دووریەکە هەمووی 324 هەتا ئێستا 234 ڕۆیشتیا کەواتە 324 کەم 234 4 لێ بڕوا 0 12 3 لێ بڕوا 9 کەواتە ئەو سەیرانگەیە 90 کیلۆمەتر لە دهۆک دوورە. وەڵامەکە 90 کیلۆمەتر. سلێمانی چەند دوورە لە وێستگەی سوتەمەنی؟ وێستگەی سوتەمەنی گوتمان 10 کیلۆمەتر لە سەیرانگەکەی دوور بوو کاتە 234 دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 10 4 4 2 وێستگەی سوتەمەنی 244 کیلۆمەتر لە سلێمانی دوورە. ئایا چێشتخانەکە چەند دوورە لە دهۆک؟ چونکە وێستگەی سوتەمەنی 244 کیلۆمەتر لە سلێمانی دوور بوو بزانین چەند لە دهۆک دوورە 324 244 لێ کەم دەکەینەوە 4 لێ بڕوا 0 12 4 لێ بڕوا 8 کیلۆمەتر لە دهۆک دوورە. چێشتخانەکەش یەک لە چاری ئەو ژمارەیەوە واتە یەک لە چاری 8 ئەوەندە لە دهۆک دوورە. یەک لە چاری 8 واتە 8 دابەش 4 یەکسانە بە 20 کیلۆمەتر کاتە چێشتخانەکە 20 کیلۆمەتر لە دهۆک دوورە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.